ئەو کۆمەڵە حەقەی کە خوا لەسەرتی دانا و کۆمەڵی ئەرکە پێی هەڵدەستی یا نا گرنگەوەی من خوا بناسم نا گرنگەوە نییە ئەمە دینی علمانیەکانە دینی علمانیەکانە وەمە کاکە ئیسلام یعنی علاقەی بینی خۆت و خوا خۆت لە دڵدا خوا بناسە و خۆشت بێت تۆ مسلمانی ئەی دواتر زینا دەکەی بەدڕەوشتی دەکەی دزی دەکەی ماڵی خەڵک دەخۆی زوڵم و ستەم دەکەی خەڵک دەکەی تەکۆی لەو عەبدی خۆت ئومەت تەفرەقە دەکەی بۆ خاتری خۆت چی دەکەی بیکە ئینسان ئازادە یا بەرەڵایە تەنێ خەڵک بەرەڵاکەن وەکو ئاژەڵێک و خراپتر لە ئاژەڵ بژیت با ئەمە دینی ئیسلام نییە دینی علمانیەتە دین بۆ خوا و بەڵام ژیانیش کۆمەلگا خۆی چۆنی دەبێت چۆن کۆمەلگا دەبێت وەم کۆمەلگای چێ دروستی کردو مەگەر خوا دروستی نەکردووە ئەی نابێ ئەم کۆمەلگایە بە گوێرەی شەرعی خوا بەڕێوە بچێ ئەی ئەو پەروەردگارە لە یادی چوو بەرنامەیەک بۆ ژیانی ئێمە دابنێ ژیانمان ڕێخا چاوەڕێی جەنابتین بێ بەرنامەی ژیانمان بۆ دابنەی لەگەڵ ئافرەت چۆن بین لەگەڵ پیاو چۆن بی لەگەڵ بچووک لەگەڵ گەورە لەگەڵ حەڵال لەگەڵ حرام یعنی تۆ بۆمان ڕێخەی خوای گەورە نایابێت بۆی براکەم وەکانوا یەتەقون کە دەتەوێت ببیتە ئەولیای خوا ئیمان و تەقوا